لایەک بەخێر بێن. دیارە وەک دەزانن ئێمە هەر لەم شوێنە لە 15 سپتەمبەر کۆنگرێکی ڕۆژنامەوانیمان کرد وەک چەند ژنێکی چالاکوانی مەدەنی بۆ دوای ئەوەی زانیاریمان بەدەستگەیشت کە ژنانی شەڵتەرەکان و زندانیانی چاکسازی باری دەرونیان زۆر باش نییە، لە ڕەوشێکی باشدا ناژین لەلایەنی دەرونیەوە. ئێمەش بڕیارماندا کە هەڵمەتێکی کۆکردنەوەی کتێب بکەین بۆ ئەوەی کتێبخانەیان لە بۆ بنیاد بنین بۆ ئەو شوێنانەی کتێبخانەی نییە و ئەو شوێنانش کە کتێبخانەی هەیە کتێبخانەکانیان دەوڵەمەند بکەین. هەمومان دەزانین گرنگی کتێب لە ژیانی تاکدا لە ژیانی مرۆڤدا چەند گرنگە. هەر کاتێک هەر مرۆڤێک هەر تاکێکە باری دەرونی تێک بچێت و بشڵەژێت باشترین و ئارامترین شت ئەوەیە کە بتوانی کتێبێک بخوێنێتەوە. لە هەر بەو ئامانجا ئێمەش ئەو هەڵمەتەمان ڕاگەیاند بە هاوکاری بە ڕێبەرایەتی گشتی کتێبخانەکان ئەوانیش هاوکاریەکی گەورەیان کردین لە بۆ ئەنجامدانی ئەم پرۆسەیە و جێبەجێکردنی. لێرەوە دەمانەوێت سوپاس و پێزانینی خۆمان بۆ وەزارەتی ڕۆشنبیری، وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی حتمەن دیارە ئەو کارەمان بەتەنیا نەکردووە ئێمە چالاکوانانی ژن، بەڵکو بە هەماهەنگی لەگەڵ کاروباری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی، وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانەکان ئەم کارەمان کرد. ئەمیش هەستان کە بە هاوکاری ئەوان کۆمەڵێک کتێبمان کۆ کردەوە کە ژمارەکەی زیاتر لە 7,000 کتێبە بۆ ئەوەی دابەشیان بکەین بەسەر شەڵتەرەکانی یان ماڵی داڵدەی ژنان لە هەرسێ پارێزگای هەولێر، سلێمانی، دهۆک و هەروها زیندانیانی چاکسازیش بە هەمان شێوە ئەوانەی کە کتێبخانەیان نییە لە بۆیان بنیاد بنین و یانیش دەوڵەمەندیان بکەین. لێرەوە سپاس و پێزانینی خۆم بۆ هەردوو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و ڕۆشنبیری ڕادەگەینم خۆم و هاوڕێیانمان و هەروەها سپاسی هەموو ئەو چاپخانە کتێبخانە و هەموو تاکێک نووسەرێک ئەدیبێک هەر تاکێک کە هاوکاری ئێمەی کردبی تەنانەت بە یەک کتێبیش ئێمە زۆر زۆر سپاسیان دەکەین و هیوادارین لە کارە باشەکانیان بەردەوام بن. هەروەها سپاس تایبەتیمان بۆ بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانەکان بۆ ئەو هاوکاریە باشەی کە کردێنیان سپاسان دەکەین. سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. دیارە کاتێک خاتوپەرێزاتە لای دایرەی ئێمە شتێکی وای تەڵەب کرد کە ئێمە بە کتێب هاوکاری بکەیت. ئێمە لەگەڵ بەڕێزان لە دایرەی بەڕێوەبەرایەتی گشتی مناقەشەیەکمان کرد. ئێمەش مانگێک هەڵمەتی کۆکردنەوەی کتێبمان ڕاگەیان. ئێمە ئەتوانین بڵێن لەم هەڵمەتەیە زیاتر لە 5,000 کتێب دەبەخشینە ئەم پرۆژەیە بە هیوان کاتە زیندانیانی چاکسازی بە تایبەتی زیندانانی چاکسازی ژنان کە زۆر پێویستە بە ئاشنا بن بە کتێب بە خوێندنەوە بە نووسینیش. دیارە هەمومان هەست بەوەکەین کە ئەم جۆرە ئیشانە چەند گرنگی هەیە. ڕەنگە کەسانێک هەبن لەسەر سزادانێکی ئاعتیادی ئێستا لە سجنا بن ئەتوانن ئەو ماوەی کە لە سژنان بە کتێب و بە ڕۆمان و بە نووسینەکانی کە ئاشنا بن و بتوانن سودمەند بن و بتوانن جارێکی کە لە دنیایەکیەوە دەست پێ بکەنەوە. منیش بە هەمان شێوە سپاسی هەموو ئەو کەساناکەین ئەگەر بە چەند کتێبێک بەشداری بووبێ چونکە ناوەکان زۆرە ناتوانین ناوەکانیان ئێستا بخێنە بەردەست ئێوە. وەسپاسی هەموو ئەو دەستگا و ناوەندانەوە وەسپاسی سەرجەمە ڕێوەبەریەکانی سلەیمانی، دوهۆک، هەولێر، گەرمیان، ڕاپەڕین، هەڵەبجا، سۆران، زاخۆ هەموو ئەوانی کە بە چەند کتێبیش بەشدار بوون کە زۆریان بە تایبەتی سلێمانی و هەولێر و دۆک بە کتێبی ڕێژەی سەر و هەزارەوە بەشدار بوون. و من جاری لێرەشەوە ڕایەگەێنین کتێبەکان ئامادەیە بە شێوازی ڕەسمی لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەسەر خەت ئەبین بۆی بتوانین کتێبەکانی سلەیمانی بۆ زیندانانی سلێمانی بێ، کتێبەکانی هەولێر بۆ زیندانانی هەولێر بێ، کتێبەکانی دۆک بۆ زیندانانی دۆک بێ کە پێم وایە ئەمە جارێکی کە سودمەندێکی باشترە بێ. ڕەنگە زیندانیەک لە دۆک سودمەند نەبێت لەو کتێبانی کە زیندانیەک لە سلەیمانی سودمەند دەبێت. جاری سپاس و سپاسی جەنابی وەزیری ڕۆشنبیری کە زۆر هاوکارمان بووە و سپاسی جەنابی وەزیری کاروباری کۆمەڵایەتیش بە هەمان شێوە.